چکەن ئەمڕۆ کۆمەڵێک میوانمان لایە باسی ڕۆڵ و پێگی یەکێتی نیشتمانی کوردستان دەکەین لەم سەردەمەدا چییە دواتر چییە و دەچینە هەندێک لە جومگەکانی تایبەت بەم حزبا و خەباتی ئەم ساڵیان واتە ساڵیادی نوێیان چۆن دەبێت دوای دیدارێکێتی چۆن دەبێت ڕێبازی تازەیەکێتی چۆن دەبێت هەموومانە دەکەینە پرسیار و ئاڕاستی میوانەکەمانی دەکەین زۆر بەڕێز کاکسران عەبدوڵڵامان لەگەڵدایە کە بەڕێزان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستانە لەگەڵمان کاکسران فەرموو بەخێر بێ کاکسران جان بانی باش کاکسران بانی باش بەخێر بێ سەرچاوم بەڵێ کاک سران عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان زۆر بەخێر بێت کاکسران پیرۆزبایان ڕۆژەت لەکەین پیرۆزبای لێوە شەکەم و لە مناڵانی کوردستانی شەکەن چکە هەموو خەباتێکێتی بۆ ئایندەیەکەواتە بۆ مناڵانی کوردستانیشە بەهەر پەیامت بزانین سەرەتا پەیامت لەم ڕۆژەیە من لەم ڕۆژەیە پیرۆزبایی لە هەموو یەکێتەکانەکەم لە هەموو تێکۆشەرانی یەکێتی لە هەموو پێشمەرگەدێنەکانی یەکێتی لە هەموو ئەوانەی لە خەباتی ئەم 47 ساڵەی یەکێتی نیشتمانی کوردستانە بەشداریان کردووە لە هەموو ئەو هەواڵانەی کە لەمڕۆ ڕەنگە بکەن ئەمڕۆ بۆ بۆنەکانی دیداری یەکێتی بکەن بە مناسبەیە کە تینوتای ئەویان هەبێ بن بە ئەندامی یەکێتی نیشتمانی کوردستان هەر لێسەوە پیرۆزبایی لە هەموو ئەوانەکەم کە لەمڕۆوە فۆرمی ئەندامەتی ناو ڕێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان پڕ دەکەنەوە پێیان دەڵێم یەکێتی حزبێک کە ئەتوانێت بۆ هەمووتان بێ ئەتوانێت بە خەباتی ئێوەش کە ئێستا یەکێتی 47 ساڵە ئێوە وای لێ بکەن 4 ساڵی دیکەش بەردەوام بێ لە خەباتی تێکۆشان بۆ گەلەکەمان و هەر لە هەر قۆناغێکە ئەجیدایەکی تازە هەبێ بە گوێرەی ئەو گەشەکردنەی کۆمەڵی کوردواری و کوردستان پێی دەگات و هەموو کەسێک بەشی خۆی هەبێت لەم یادا بەشی خۆی هەبێت لە ئایندەم حزبێ کاکسران ئەم ساڵ جیاواز لە ساڵانی دیکە بێگومان لا یادی 47مین ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستانە جیاوازی چییە لەگەڵ ساڵانی دیکە ساڵانی دیکە ڕەنگە بە ئاهەنگەران و یادکردنەوەی سەرۆک مام جەلال و یادکردنەوەی خوێنی شەیدا نەمرەکانمان یادمەزنەکە بکرێتەوە ئەم ساڵ دیداری یەکێتی ئەبیندە لەم نێوەندە ڕۆڵی دیداری یەکێتی لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستانە چییە و بە چ شێوازەکە بەڵێ دیارە ستاژهرە گەورەکە خۆی یەکێتی خۆیەتی دیداری یەکێتی ئەم ساڵ توانی بوێتە مناسبێکی گەورە کە لەگەڵ یادی یەکێتی خۆی تێکەڵ بۆەوە کوشۆڵی جەژنەکەمان بوو بە دوو جەژن بەڕاستی و دوێنێ کە هەموو کاروبارەکانی دیدارەکە کۆتایی پێات ڕۆیایەکە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان لە مستەقبەلە هەموو ئەوەی لە 47 ساڵی ڕابردووە یەکێتی کردوێتی لە سەرەتای دامەزاندنیەوە جەنابی مام جەلال و ڕەفیقەکانی کە ئەم حزبیان لە توڵەوە دامەزان دوایی مەفرەزەکان گەڕانەوە ناو خاکی نیشتیمان دوایی هەموو ئەو مەراحل و قۆناغە جیاجیانی یەکێتی بەخۆی بینوێتی یەکێتیە کە پڕ سەروەریە پڕ شانازێ بوو هەموو ئەوانەی بەشداریان تیا کردووە بەڵام ئێمە دەبانەوە یەکێتێکیش بێگومان بۆ مستەقبەلی کوردستان ئەوە ئێمە نین بە تەنیا گۆڕابین دنیا خۆی گۆڕانکاری بەسەر هاتووە کوردستان گۆڕانکاری بەسەر هاتووە گەشەی کردووە لە زۆر بوارە پێشکەوتنی زۆر گەورە لە بوارەکانی ژیانی ئێمەیان ڕووی داوە لە کوردستان لە عێراق لە ناوچەکە لە جیهانە بۆیە پێویستە کرد یەکێتی نیشتمانی کوردستانیش لەگەڵ ئەم گۆڕانکاریانە تەجاوب بکە و بەرنامەی خۆی و نەخشەرەگای خۆی لەگەڵ ئەم هەرومەرجە تازا بگوژێ ئەوەی کە گونجاندوێتی کاکسران پێم وایە لەم دیدارە بەشێکی زۆری ئەو ڕوویانەی خۆی عنوانی تەڵەن دیدارەکەش نێوبوونەوە چاکسازی بوو بەڵام تایتلی دووەمی ئەم عنوانە کە پێشتازی بەرز کاقوبات بوو سیاستەکانی یەکێتی ڕوویا و سیاستەکانی یەکێتی واتە لە مستەقبەلە یەکێتی نیشتمانی کوردستان چی جۆرە سیاستێک بکات لە پەیوەندیەکانە لە خەباتی سیاسی خۆیان لە خەباتی پەرلەمانیە لە خەباتی ئەلامیە لە هەموو بوارەکانی هەموو سێکتەرەکانی ژیان دیارە ئێمە پێمان وایە ئەم خەباتەی کە کراوە زۆر لەو مەزنترە کە ئێمە بین ینی بڵێن ئەم خەباتە کۆتایی پات خەباتشکە دەست پێ دەکات بەڵام مەرحەلەی داهاتوش کە ئەم گۆڕانکار لە وڵاتەکەی بەیان ڕوویان داوە پێویستەکە بە هەمان تین و ڕوحەتی دەستپێکردنی خەباتێکی بکەوە لە بیدای باستان کرد کە یەکێتی دروست بوو جەنابی مام جەلال هەموو ڕەفیقەکانی گەنج بوون ئێستا مەرحەلەی تر هاتنە پێشەوە کە ڕێژەی گەنج لە کوردستان زۆرە ڕێژەی
بەشداری ژنان لە ژیانی گشتی کۆمەلگەدا زۆر بووە و ڕێژەی گەشەی کۆمەلگەی کوردستان زۆر چۆتە پێشەوە کە یەکێتیە بێ بەقەدەر ئەو گەشەکردنا خۆی بگوجێنێ خۆی ڕاپسکێنێ بۆ ئەوەی جەدوایە ینی قەزەیەکی هەبێت کە خەبات و تێکۆشانی بۆ بکە کە بەشێکی زۆری ئەو دەستکەوتانەی کە لە کوردستانە بەدی هاتووە یەکێتی بەدەستێناوە بەڵام یەکێتی بۆ مەرحەڵەی داهاتوو ئەبێ ینی هاوشان لەگەڵ ئەم گۆڕانکاری لە خۆیدا بکە پرەنسیبێک هەیە لە سیاستا پێی دەوتێ زۆر جار حزبە سیاسەکان ڕۆتە سیاسەکان ئەبنە قوربانی ئەو گەشەکردنەی کە خۆیان بەدی دێنن ینی ئێمە نامانەوەی کەتنیشمانکان بێتە زەحیەی ئەو گۆڕانکارانەی ئەو گەشەکردانی کە لە کۆمەڵی کوردەواریە بەدی هاتووە کە یەکێتی خۆی یەکە لە موسەبەکانی ئەو گەشەکردنەی کە لە کوردستانە بەدی هاتووە یانەگە تۆ باسی بوونی 56 زانکۆیەکەی لە کوردستانە کە یەکێتی دەورێکی زۆر گرنگی بینیوە لە پەرەپێدانی خوێندنی باڵا لە پەرەپێدانی زانستا لە وڵاتەکە ئێمە تەطەلوعاتی تازە خواستی نوێ دروستەکە لەهەن گەنجەکان ینی ماوەی پێشتە هەر بە نمونە کە کۆمەڵی خۆپشاندان کرا لە زانکۆکانی کوردستان بە تایبەتی لە زۆنی ژێر دەسڵاتێکی تیشمانکسان کە زۆرێکی ئەو پەر ئازادی تایە خەڵکەکانی کە تەسەوڵاتی تازەیان هەبوو بەڕێز سەرۆک باڤڵ لەگەڵ هەندانشت وتی ئەو بۆچی خۆپشاندانەکەن کۆمەڵک ئەفکاری تازەیان باس کرد کە وتیان لەبەر ئەم هۆکارە نەمە خۆپشاندانەکەین وتی وەڵی من لە دیارەکەشە خۆی باس کرد وتی وەڵام من نابێ بڵم بۆچی خۆپشاندانەکەن ئەبێ بڵم بۆچی تا ئێستا خۆپشاندانتان نەکردووە ئەمە بەڵگەوەیە کە ئێمە ئێستا کە سەکردایەتێکی گەنجمان هەیە ناوێکی نیشتمانی کوردستان کە بە سەرۆکایەتی کاک باڤڵ هێشتا جیلێک هەیە کە عمری 18 ساڵ و تەلەبەی جامعەیە تەطەلوعاتی تازە هەیە کەی ئەوەیە کە یەکێتی نیشتمانی کوردستان پێی معجەب بێ پێی خۆش بێ و حەز بکە نزیکەی 22 ساعت گفتوگۆی لەگەڵدا بکە وەکو بینیمان ئەمە مانە لە هەموو وارەکانی ژیانە شتی تازات و پێشەوە کە یەکێتی نیشتمانی کوردستان نابێت لەم کاروانە دوا بکەوە وەک چۆن لە دروستبوونیا دەست پێشخەری کرد یانی کە یەکێتی دروست بوو هەموو ئەو لە 75 هەرچی تەسەوڵاتی تازە بوو لە ژیانە یەکێتی نیشتمانیەکان تەبەنی کرد یاگە تۆ سەیری ڕسمە کۆنەکانی 75 و 76 بکەی جگە لە جەناوی مامجار و هەموو ئەو ڕەفیقانەی کە لەگەڵی هەموو تێکۆشارانەی کە لەگەڵی بوونا ستایلی قژ و جلوبەرگوانێن هی 75 و 76 ئەو کاتە مۆدرنترین جۆرەکانی جلوبەرگ و بیرکردنەوە بۆ سەیری ڕسمە کۆنەکانی ئەو مەرحەلەی بەسەن دادەهێرۆ بکە هەموو ئەو ستایلە تازەیە کە گەنج لەو مەرحەلەیە پێی گەیشتووە ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان دەبێت لەگەڵ ئەم ستایلە تازەی ژیان و بیرکردنەوەی گەنجەکانە بڕە بۆی مستەقبەلی کوردستان مستەقبل بەدەست یەکێتەکان بێ بەدەست گەنجەکانی ناوێکێتی اینجا بۆ ئەمە بڕخنەیەکە بوو زۆر جار لە یەکێتی نیشتمانی کوردستان دەکرێت وەکو گەنج زۆر جارەمان کرد کە کۆمەڵی خوێندکاران کە کۆمەڵەیەکی ئەکتیڤ بوو و چەندین سەرکردەی تیا بوو و چەندین گەنجی تیا بوو بۆ خۆتان کاکسرانیانی هەر لەنێو ئەم کۆمەڵەوە زۆر کەسی تر هەبوون پێگەیشتون پێما بە لە دیدارەکەشدا کاخوات و سەرپاڤڵیش زۆر جەختان لە کۆمەڵی خوێندکاران کردەوە میکانیزمی کارکردنی کۆمەڵی خوێندکاران لە دوای دیدارەوە لە ساڵیانی تازەیەکێتی چۆن دەبێت ئەبێ تەمەن نەک تەنیا کۆمەڵی خوێندکاران تەمەن کۆمەڵی خوێندکاران ئەوەسم بۆ لایەنە گەنجەکە بەهۆی ئەو ینی بڵێن ئەو خۆپشاندانەوە ینی تەسەوراتێک دروست بوو کە پێویستەکە گۆڕانکاری لە ستایلی ئیشکردنی ئەم ڕێکخراوەی یەکێتی بەڵام ڕێکخراوی دۆستی یەکێتی بکرێ و حتا ڕێکخراوی ئازادی لاوان و هەموو ڕێکخراوەکانی دیکەی کە دۆستی یەکێتی نیشتمانی کوردستان لەم کاروانە لەگەڵ یەکێتین پێویستیان بە گۆڕنی شێوازی خەبا و تێکۆشانی خۆیان هەیە بۆیە کاک باڤڵ لە باسیەوەی کەوتی زۆربەی خوێندکارەکان ویستیانە من هاوکاریتان دەکەم لە دروستکردنی ڕێکخراوێکی تازەیە بەڵام کە ڕایگەیان وتی ئێمە کۆمەڵی خوێندکاران ڕاکرد ماوەیەک بۆی بەستالێکی نوێ دەست پێ بکاتەوە زۆربەی ئەو خوێندکارە کچ کوڕانە وتیانە کاک باڤڵ ئێمە بۆچی ڕێکخراو دروستکەن ئێمە خۆمان دەبین ئەو ئەندامی ئەو ڕێکخراوی کە ئێوە بە تەمان گۆڕانکاری تابکەن و نێوبنەوەی تابکەن ئەگەر ئەم ستایڵە بچووکەی کەی ڕێکخراوی توێژێکی دیاریکراوی کۆمەڵگەی کوردەواریە کە ڕێکخراوی کۆمەڵی خوێندکاران بۆ هەموو خەبات تێکۆشانەی کە هەی بووە کە شەهیدەکان و تێکۆشەرانێکی زۆر وەکو مەدرسەیەکی تێکۆشانی لێهاتە بوو بەدەوام کادری بۆ یەکێتی پەروەردە دەکرد ئەگەر ئەمە پێویستی بە گۆڕانکاریە بێگومان ئەتوانین ئەم وێنە گەورەیە بۆ هەمووین بکەین کەواتە ئێمە وابی دێ بکەینەوە ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان وەکو حزبیش خۆی نوێ بکاتەوە گۆڕانکاری تابکە چاکسازی لە خۆی دابکە خەڵکی کوردستان ڕەنگە پێویستیان بە حزبی تازە نەبێ ئەندام تیا گەنجەکان ڕەنگە پێویستیان بە حزبێکی تازە نەبێ ئەگەر ببین یەکێتی نیشتمانی کوردستان
شوێن بۆ ئەوانە کاتەوە ڕێگا بۆ ئەوانە کاتەوە ناونیشان دەدا بە ئەوان و یارمەتی سەخسری خەباتکیان دەدا و من پێم وایە گەنجەکان زۆر لەمەدا زۆر بەجددیبی لە مۆزوعەکەنەوە چکە تو ئەندام بیت لە حزبێک کە ئیشی پێدەکرێت گۆڕانکاری پێدەکرێت ڕەنگە باشتر بێت لە ئەندامی حزبێک کە نەزانین مستەقبەلەکەی بۆ شۆڕە بۆیە ئەمە مەسئولێتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و مەسئولێتی گەنجەکانیشەکە ئەم هێزە تیارکەن و پتەوکەن وای لێ بکەن ڕێژەی گەنج لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بێتە ڕێژەی غالب یعنی لە کۆمەلگەی ئەمەدا ئێستاکە گەنج و ژنان ڕێژەیەکی زۆر زۆر پێک دێن لە مجتەمع ئێمە دەڕم تەسەوەر وایە لە کۆمەڵگەی کوردستان وەک کۆمەڵگەکانی ئەوروپا ئێستا ژن زیاتر لە پیاو و بێگومان ئێستا ستاینی عمری گەنج ئێستا کەوە پێوەرێکی نەتەوەی گرتوەکانە کۆمەلگەیە کە تێیدا ڕێژەی گەنج زۆرتر بێ هەم ئەتوانین بڵێ هەم تەحەدایە واتە هەڕەشەیە و هەمیش ئومێدێکە ئێمە ئەبێ ببین بە کوڕی ئەو ئومێدا و ئێمە بێ کارێک بکەین کە گەنجەکان نەبنە هەڕەشە لەسەر کوردستان ببنە دەرفەت بۆ گەشەکردنی کوردستان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت ئەو حزبە بێ لە پێشە لە پێشەوەی کە قسە لەسەر بکەین حکوومەت گەنج تەعین کە لە پێشەوەی قسە لەسەر بکەین کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی یان جوزانم لە میدیایە لە بوارە جیاجەکانی ژیانە گەنج بچێتە پێشەوە ئێمە دەبێت حزبەکەی خۆمان بەشێوە گەنجکەینەوە کە تێڕوانی تازەی گەنجانە بێتە ناوەوە کە من پێم وایە یەکێتی نیشتیمانی لەم دیدارێ ئەم ئەساسی دروست کرد دروشمێک ببینین گەڕێنە وڵات کاکستران دروشمێکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبینین و لە تەوەرەکەمان بەردەوامە بین. یادی یەکێتی نیشتیمانی کوردستان و یادێکی نیشتیمانی گەورەیە یادێکی نیشتیمانیە نەکرد لە کوردستانی عێراق و لە عێراق بەڵکو لە سەرتاسەری کوردستان. ئەم ڕۆژە ڕۆژێکی نیشتیمانی کوردستانی و عێراقی بگرە لە دنیاش مای شانازی هەموو سۆسیالیسم ئینتەرناسیۆنالە لە دنیا. بەڵێ درود بۆ گیانی سەرۆک مام جەلالیش بێگومان وتەکانی هەمیشە بە شازێکی زیندوو لە گوێچکەی هەر یەکێکی کە خۆشەویستی بۆ ئەو حیزە بە هەبێ ئەگەر ڕەنگە لە ناو حیزبەکە شاکاری نەکردبێ بەردەوام وتەکانی لە گوێی هەریەک لەوانەی کە گوێی لێ ئەگرن بە شازێکی زیندوو ئەمێنێتەوە. کاکستران ماوەی 6 مانگە دیداری یەکێتی سەرقاڵی کارەکانی خۆیەتی بابزانم دیداری یەکێتی هەوڵی داوە یاخود ویستێتی کە بە چ شێوازێک گۆڕانکاریەکان لە نێو یەکێتی و هەروەها لە کاری نوێبوونەوەی یەکێتی ئەنجام بدات. بەڵێ تەبان خۆی ئەم دیدارە بە بیرۆکەی کاقوبات بوو بەس دوایی برایە کۆبنەی مەکتەبی سیاسی و لە کۆبنەی مەکتەبی سیاسی تەبەنی کرا و بۆی شەرعەتێکی زیاتری شێبێت ئەم برایان دوای جێبەجێ بکەم ڕاستپادانە لە کۆبنەی ئەنجومەی سەرکردایەتیش موافقە لەسەر کرا کە ئەم دیدارە ڕێکخرێەوە بناسەبەن بەشێکە لە پێرەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کۆڕبەندی ساڵانە بکرێ کۆنفرانسی ساڵانە بکرێ ئەمەش کە کرا کۆنفرانسێکە بەڵام ناوەکەی ناویرا دیداری یەکێتی بۆەوەی ڕاستەکی لە چەند ساڵێکە یەکێتیەکان دیدارێکی وایان بەخۆیان و نەبینەوە ینی مهمەی ئەم دیدارە هەر ئەو بیرۆکانە نییە کە هەواڵەکان لەوێ باسییان کردووە ئەمە لە هەموو شوێنەکانی کوردستانەوە خەڵک هات بەشداری کرد لەم دیدارە تەبەن لە پێشە لیژنەی باڵای دیدارەکە چوو بۆ هەموو شوێنەکانی کوردستان بۆ هەموو شوێنە جیاجەکان یان هەموو دیدارەکە لە هەموو زۆنەکانی تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان کرا مەسەڵەن هەر تەنیا شوێنی مەڵبەندێک نییە هەندێک جار چەند مەڵبەندێک پێکەوە مەسەڵەن لە بادینان هەموو مەڵبەندەکانی بادینان و مووسڵ لەوێ بوون لە هەولێر لە کەرکووک لە هەموو شوێنەکانی ئەم 6 مانگە هەروە هەواڵانی هەموو دەڤەرانە ئەفکاری جیاجیا بۆی ئەبینی لە سەرەتای دەستپێک لە بۆنمە لە دهۆک
سەرەتایە بوو بەڵام پەرەی پێدا بیرۆکەی تازی هاتەناوە لە دیداری مەسەلەن یەکێتی لە هەولێر دوایەوە لە کەرکوب ئاخر ترۆپکی دیدارەکان کە لە سلێمانی کرا بەستاوی تایبەتی سلێمانیانە خۆی کۆمەڵە گۆڕانکایی تریش کرا ینی فراوانتر لەو لیژنانەی کە پێشتر کرا مەسەلەن بۆ ڕاپرسی کراوە کە ئەمە مەسەلەن لە خەڵکیش پرسیار لە خەڵک کراوە کە ئێوە چیتان لە یەکێتی دەوێت ئەتانەوە یەکێتی چی بکە کام تەتەورە مانایوەیە کە تۆ هەتا کۆبوونەوەی فراوانتر بکەیت هەتا شێوازی خەباتی خۆت پێش بخەی ئەفکە بیرۆکەی تازت بۆ دێت کە وانی ئەو بیرۆکەی 6 مانگ پێشسا لە ستایلیشکردنی دیدارەکە دەستی پێکرد وەک ئەوە نەبوو کە 6 مانگداوە لە سلێمانی شارێکی گەوری و سلێمانی کرا کە ناوەندێکی گرنگی خەبات تێکۆشانی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە هەموو ئەمانە بوو بە دەرس ئەو چەند ڕۆژەی کە دیدارەکەی تیاکرا دیدارە گشتەکەی تیاکرا لە ڕاستیا لە شێوەی ئیشکردنە لە پرۆتۆکۆلە لە بەڕێوەبردننی پانێڵەکانە لە گفتوگۆی هەواڵانە لەو جۆش خۆشەی کابوو هەمووی نیشانی دەدا کە حزبایەتی خۆی بریتێ لەوەی نەریتێک کە تۆ متوانین کاری سیاسی پەرە پێ بدەیت جگە لەو ڕاستپادانەی کە ئەم دیدارە دوێنە لە ناو ینی کۆتا دیدارە تەسلیمی کاک قوبات کرا جگە لەم ڕاستپادانە کە ئەبێ بچێتە ئەنجومی سەکرەدایەتی و پەسەند بکرێ و ئیشی لەسەر بکرێ و چاپ بکرێ و هەموو مەڵبەند و هەموو مەکتەبێکیکەتی پابند بە هەریەکەوە مەسەن مەکتەبێت لە مەکتەبەکان پابندی بەشی خۆی بێ مەسەن بۆ نێمە لە ڕاگەاندن پێویستە ئەو ڕاستپادانەی کە هەواڵانی یەکێتی لە ئاستە جیاجەکانە بۆ ڕاگەاندن پەسەندیان کردوە بڕ ئیشی لەسەر بکەین مەکتەبی ڕێخستن مەکتەبەکانی دیکە جگەلەوە ینی هەر خۆی دیدارەکە هەر خۆی کە یەکێتەکان یەکتری دەبینن ینی قسە دەکەن پێکەوە هەر خۆی کە ئەوە ئەبێتە مناسبەیەک بۆ گفتوگۆکردن خۆی دیادێکی حزبی زۆر هاوچەرخە ینی ئەمە زۆر گرنگە احتیمام بەوە بدەین ینی زۆر هەواڵ هەیە لە بادینانە ڕەنگە 4 هەواڵی مەڵبەندی مەسەرەن ڕانەی نەبینی بێ 4 هەواڵی شارە زۆر ڕێگە لێک نزیکبوونەوەی خەڵ زۆر خۆشە ئەبینە جگە لە خۆی جگە لە ڕافیقەکانی خەڵکی دیکە شێکێتین و تێکۆشان بۆ دەکەن یانی لە ناو دیدارەکەیە چەندین نەوە هەبوو یانی خەڵکە و کوڕ و باوک لە دیدارەکە بوونا ینی باپیریشی بەڵێ باسی حزبێکی 4 ساڵیەکەی کەسێک کە عمری 20 ساڵ بوو هاتووە ڕێزەکانی کەتی نیشتیمانی کوردستانەوە لەم 4 ساڵی ئێستا دوونەوەی پێگەیاندووە کە تایەتی ئەندام بووە لەو ئەمە دیادێکی زۆر دڵخۆشکەرە ینی کچان و کوڕان و ینی هەموو ینی ڕەنگە زۆر دیادەی هەندێک دیادەهەیە ناو ڕێزەکانی کێتیە مەسەرەن بەشداری ژنان بەم فراوانەیە کە لە دیداری کێتیە بینیمان بەشداری خەڵکی ئەکادمی لەگەڵ خەڵکی پێشمەرگە لە ڕاستی ئەمە دیادێکی زۆر دڵخۆشکەرەیە بۆی کێتیش ئێمە دەتوانین لە کۆنگرەکانیش ئەمە ڕۆدا حزبەکان کۆ دەبن بەڵام کۆنگرەکان بەس ئەندامەکانی حزبەکە ڕەنگە جۆرێک لە عاجز بوونیش لە کەسەکانی ترا دروست بووبێ لە کۆنگرەکانیش ئاتەن و کەسان دێن کە هەڵبژێراون ببن بە ئەندامی کۆنگرە بەڵام لەم دیدارە هەموو کەسێک کردواری خۆ ئەوەی دەنکەجۆیەکی ماڵی پاشای خواردبێ هاتوۆتە ئەم دیدارە بەشداری کردووە لە هەموو شێوە ئەوی لە بەشداری نەکردەوەی سلێمانی لەوەی شارە زۆر بەشداری کرد لەوەی بەشداری نەکردووە لە دیدارە گشتەکە بەشداری کرد لە ئەوەی لە هیچی بەشداری نەکرد بیرۆکەی ناردەوە بۆ سایتی تایبەتی دیدارەکە کە بیرۆکانی خۆی بنێرێ و ئەمە بەڕاستی ڕاستە لە هەندێک شوێنە ینی زۆر بیرۆکای دووبارەی تابەتەوە ڕەنگ هەندێک بیرۆکە شەوێ بەرامبەر یەک بێ بەڵام خۆی ئەم دیادەیە کە دیادەی بیرکردنەوە بناسە لە زۆر کەس ینی ئەوێتانە لەو شتە بدا بڵێ سەر جاوەش هەر قسەیە جەنای مامجەرا ساڵی 1960 کتێبێکی هەیە لەسەر بەرەی یەکگرتوو ینی کە چۆن پێک بێت لە بەرەی حەزبە سیاسیەکانی کوردستان قسەیەکی زۆر جوانێنێتەوە لە قسەکردن خۆی لە خۆیان کارە خەباتێکە چکەگەر ناچۆن مفەکر چۆن بە مفەکرێک دەڵێ کاری تازە چییە یعنی کەواتە بیرکردنەوە خۆی قسەکردن داڕشتنی بیرۆکە بۆ لە جیاجەکانی ژیان خۆی لە خۆیان کارێکە لەبەرەوە ئێمە زۆر پێویستە لەمە و دووە لە ناوێکی نیشتیمانی باەخ قیمەتی قسە دروستکەینەوە دیدارەکەش بەدەر نەبووە لە ڕەخنە و پێشنیە ڕەتکردنەوە یعنی زۆر لەو هەواڵان هەبووە شتێکیان بەدڵە بڕەتیان کردوێتەوە کران دەنگدانەوە دوای هەواڵشکە نفسی بیرۆکەی سیاغە کردوە بەنەوەش کەوتێتی خەڵک ینی پیان جوان بۆ دەنگیان پێداوە کەواتە قیمەتی بیرکردنەوە قیمەتی ئەستوبی قسەکردن ئەمانە هەمووی ینی لە ڕاستی ئەتوانم ئەم دیدار لەم 4 ڕۆژەیە
وەکو مەدرسەیەک شووا بۆ پەروەردەکردنی کادر بەردامە بێ کاکستران هەموو ساڵێک ئەم دیدارە ئەمە ئیتر بۆ سیاست- ڕاستپاردەکان کەی دەرەنجامەکەی ئەم ڕاستپاردانە پاشماوەشتە کارخوبا دەهێنێتە ناو کۆبنەوەی سەکردایەتی بۆ باشە. گفتوگۆیەکی لەگەڵ دەکرێت پێم وانەیە زۆریش بخایەنە گفتوگۆ لەبەر ئەستا حرمەتەن بۆ هەموو تێکۆشەرانەی کە لە ئاسەجاجەکانی کەتی بەشداریان تیاکردووەم پێم وانێ سەکردایەتی زۆر لەناو ئاستی فارزەیەک و خاڵک بۆ سێتوانە بەڵام مناقشی و بەشێکی زۆری سەکرداریش بناسە بەخۆیان بەشداریان کردو لە دیدارەکە لەبەرەوە بە ئاسان پێم وایە بیرۆکان پەسەند دەکرێت کە پەسەند کرا لیژنەیەکی دایم پێک دێت لەوانەی کە جێبەجێی دەکەن لە مەکتەبەکانە مەسەرم بۆ نە مەکتەبی فلان مەکتەبی فسار ئەبێ ئەم بیرۆکانە جێبەجێ بکەن و لیژنەی کەش دروست ئەکرێت کە لیژنەی ئەوانن وەکو چاودێریە بن لەسەر جێبەجێکردن یعنی مەسەرن بۆ نمونە ئێمە لە مەکتەبی ڕاگەاندن مەسەرن بۆ ئەگە جێبەجێی نەکەین لیژنەیەکێ ئەلە کاکە ئاسی جێبەجێکرد ئەم ڕاستپاردانە ئەوەندەیە تۆ کردوتە تۆ نەت کردووە ینی خاوەخاوی تێدایە وەکو لیژنێکی چاودێر و مراقب بەبێ بەسەر جێبەجێکردن ئەم ڕاستپاردانەوە ساڵی داهاتوو کە دیداری کەتی نیشتمانی کوردستان دەکرێت من تەوقعم وایە مەسەلەن ڕەنگە ئەوەندە زۆر نەخایەنە واتە پلان هەیە ساڵانە ئەنجام بدرێت ساڵان دیدارەکە ئەنجامەدێ ساڵی داهاتوو کە دیدارەکرێتەوە اینجا دێن چەندێکمان لێ جێبەجێ کردووە بۆ کارەکانەوەی جێبەجێمان نەکردووە بۆ ئەم ساڵیش ینی ساڵی داهاتووش ئەفکاری تازەی چی بانەیە جێبەجێ بکەین ڕەنگان دێشتەیە تەجاوزی بکەین بڵێن کاکە ئەومان جێبەجێ کردووە چی لەسەر بیرۆکەی تازە بۆ و ڕەنگە تەسەورم وایە ینی لە گدارەی من وایە کات یعنی ڕەنگە لە دیارەکانی داهاتووە ئەتوانین وەکو بڵێ تەخەسوشی بکەین یعنی وەکو کاتی خۆی جەلای مامزادێت ئەم ساڵی مافی مرۆڤە ساڵی داهاتوو ئەم ساڵی بەیاختانە بەهێزی پێشمەرگان ئەمە پێوەرێکی نەتەوەی گرتوەکانە کە هەست ساڵی لە ساڵەکانی ژیان ناو دەنا ئەمە ساڵی بەسەرم بۆ دروشمێکی مەسەڵ ئەم ساڵی ژنانە بۆەوەی بەشداری ژیان لە هەموو ئاستەکانی ژیانە لە هەموو دنیاە پەرە پێدەین ساڵی داهاتوو ساڵی زیندانیانی سیاسیە بۆ نمونە ساڵی داهاتوو ساڵی من پێم وایە ناوی کەتیش پێم ئەتوانین ئەم دیدارە ساڵانە بە دوو ساڵ کە ئەنجامماندا وەکو دیداری گشتی بوو ڕەگە لە ئایندەشدا بتوانین بکەنە دیدارێکی تایبەت مەسەن با ساڵی مەسەن دوو ساڵ دوایەوە تایبەت بێ بە گەنجان مەسەڵەن زۆربەی فۆکسمان لەسەر ئەوە بێ ئەم شیعارانەی کە بەسمان کردێتە بۆ بەشداریکردنی گەنجان لەم دوو ساڵێ چەند گەنجاتەوە ڕێزەکانی کەتی ڕەنگە سێ ساڵ داهاتوو مەسەن تەرخانی بکەین بۆ ژنان ڕەنگە تەرخانی بکەین بۆ نە شەیدان مەسەن چەندێک خزمەتمان کردوون مەسەن ڕەنگە چەند ساڵێک داهاتوو لەسەر دامەزراوەکانی یەکێتی چەندێک گەشەیان کردووە چەندێک پاشەشیان کردووە بۆ گەشەنەکە لە ڕاستیە ئێمە زۆر جار هەندێک شتەیە ینی بە هەندوەی ناگین مەسەن دامەزراوەکانیش ئۆرگانەکانیش لە گۆشت و خوێنن هەرەوە نێ بینایەک بن ئەو خەڵکانی کە ئەندامن تیایشی تیاکەن ئەمانە زۆر گرنگە مشتماڵ بکەنەوە پێداچوونیان بکرێ مەسەن بزانین لەکوێ ئێمە بۆ مەسەن بۆ بۆی کێتیش مەکسەن بۆ لە بواری سوۆسیال میدیا گەشە ناکە ئێمە لە ڕاگەاندنی کێتی یەکێ لە نوقسانەکانی ئێمە مەسەن بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەشداری ژنانە زۆر پێشکەوتنی بەخۆی نەبینەوە مەسەن بۆ نمونە قسە سۆکەین بۆچی شەیدان لە فڵان بوارە لە یەکێتی کەسبکاری شەیدان لە فڵان بوارە ناڕازین بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکومەتە خۆجیەکانە کەمتر ئیتمان بە حکومەتە خۆجیەکاندا زیاتر ئیتمان بەسەر حکومەتی عێراقیان حکومەتی هەرێمی کوردستاندا هەموو ئەم دیاردانە ئەتوانین ئێمە لە دیداری ساڵانەیە معالجە زۆر باش با دروشمێکی تر ببینین چەند پرسیارێکی ترمان ماوە با دروشمێکی تر ببینین لە دروشمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و 47 ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دروستبوون یان دەستپێکردنی شۆڕشینەی گەلەکەمان ئەگەڕێنەوە چەند پرسیارێکی ترمان ماوە لە کاکسترا هەموو ئەو پێشکەوتنانە هی یەکێتی نیشتیمانی کوردستانە مامان و بەدێهێنانی ئاوەکان بەندە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە یەکێتی با ببێتەوە بە یەکێتی مامجەلال با ببێتەوە بە یەکێتی ئێمە یەکێتیە کە ئەتوانێ چاکسازی ئەنجامدا ئەزانن یەکێتیە کە ئەتوانێ قیادەی ئەم میلەتە بکە ئەزانن کە یەکێتیە کە ئەتوانێ خەمخۆری ڕاستقینەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ
بەڵێ بەردامە بین لەگەڵتانە زۆر بەڕێز سران عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە لە ڕۆژێکی نوێ بۆ وەڵامدانی و کۆمەڵێک لە پرسیارەکان کاک سران دروشمەکانیشمان بینی بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساتی دروستبوونیەوە تا ئەم ساتە یەکلاییکەرەوەی هەموو بڕیارە چارەنووسازەکانی گەلی کوردە بۆچی؟ لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاخر شعارەکە نووسیتانە هەڵقوڵاوی خەڵکی کوردستان و خاکی کوردستانە ینی مەسەرەن بێنە بەرچاوی خۆت ینی هەر دامەزراوەیەک هەر حزبێک هەر یانەیەک کە ینی شێوەی ئیشکردنەکەی بەڵامدەرەوەی پێداویستەکان و ئەحساسات و شعوری خەڵکە بێ بێگومان سەرکەوتن بەدەستێن یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دروستە بۆ کۆمەڵی ئامانجی تر کە هی خەڵکی کوردستان نەبێ بەدی بێنێ لەبەرەوە هەر ئامانجێک کەیکیتی تەبەنیەکە ئامانجی خەڵکی کوردستانە ئۆڕەدی سەرکەوتن بەدەستێنە چونکە خەڵک خۆی هەستەکە خاوەنی ئەو ئامانجەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ئامانجانە هەڵەگرێت کە شایانی خەڵکی کوردستانە و مستقبلی خەڵکی کوردستانی تابێتە مەسەرەن شعاری مافی شارنووس دیموکراسی مافی مرۆڤ هەموو ئەو شعارات هەموو تەتەڵوعاتانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵی گرتووە هی خەڵکی کوردستانە هەر کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە شوێنەکە چەقی بەستبێ نەیتوانێت ئەم ئامانجانە جێبەجێ بکە تەماشای عێلاقی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی کوردستان ڕاوەسێ ناڵم پاشکشێکە بەڵام ڕاوەسێ لە شوێنەکە لەبەرچی لەبەر ئەبێ بگەڕێتەوە ئەسڵەکەی خۆی کە هی خەڵکی کوردستانە یعنی مەسە خەڵکی کوردستان خۆشی ژیان و گوزەرانی خۆی ئاوادانی لە چی یابێتەوە یەکێتی دایمەن تەبەنی ئەم دروشمانەی کردووە لەبەرەوە هەموو جایە لە 75ەوە کە یەکێتی دامەزراوە تا ئێستا لە هەموو قۆناخانێکێتی و قسارە دەکە قسەی خەڵکی کوردستانە ئەگەر دیقەت بدەن زۆر جار خەڵک هەیە حزبی کەیە ئەندامی حزبی کەیە یەکێتی نییە ڕەنگە تا ئێوارە قسەش بە یەکێتی بکە بەڵام بەخۆی نەزانێەوە کەلیماتەکانی یەکێتی بەکارهێنێتەوە کۆمەڵانی خەڵکی کوردستان چوزانم فلان ئەم دروشمان ئەم قسانەی زۆر سەیری ستایلە جیاوازەکانی کاری ئەلامی کە لە کوردستان زۆربەی و خەڵکانەی کە لە بواری ئەلاما ئیشەکەن زۆربەیان مفرەداتەکانی یەکێتی نیشتیمانی بەکاردێنەوە قسەکانی یەکێتی نیشتیمانی بەکاردێنەوە مانەوەیە یەکێتی ئەم ئەهدافانەی هەڵی گرتووە هەڵقوڵاوی خەڵکی کوردستانە یعنی سەر جەنابی مامجە هەموو جارێ من نامێ مەسەن باسی حزبی تر بکەم بەس حزب هەیە ئەڵێ مەسەن بۆ حزبمان وا ئەبینێ حزب ئەڵێ پارتەکەتان وا دەبینە مامزاڵە یەکێتیەکەتان یعنی دایمەن ئەگەڕێنەوە بۆ خەڵکی کوردستان یعنی لە استراتیژی زمانە قسەکردن زۆر جار تابیر لە ئەحساسی مرۆڤەکانەکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو جار ئەو شتانە ئەڵێ کەی خەڵکی کوردستانە یە بە نەتیجە ئۆڕەدی تو نەتیجەیەکی ڕاست وەرەگیرتەوە کە خەڵکی کوردستان ئەم تەتەڵعاتان ئەم ئاواتوی وایانە بەکاردێنێت و لەگەڵ گەشەکردنی ژیانی خەڵکی کوردستانیشە یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕانکاری لەم ڕوئیانەی خۆی بکە بۆی هەمیشە لە نێو بنەوەدا یعنی جەنابی مامجە هەتا ئەو لەحزەی کە نەخۆش کەوت یعنی کە لە کاری سیاسی دوور کەوتەوە بەردەوام ساڵانە ڕۆژانە ئەفکاری تازەیە وت لە بوارە جیاجەکانی ژیانە کە ڕەنگە بۆ خەڵکی یعنی خەڵکی وەکو ئێمە کە درەنگتر پەیوەندیمان بەو خەباتەوە کردووە بەلبەت ئێمەوە تازە بوو بێ یعنی پیاوێک بۆ هەموو ینی یەکێتیش مەسە خۆی مەدرسەیەکە مامجەلال گەورەترین مامۆستای ئەو مەدرسەیە کە بەردەوام دەرسی تازی وتۆتەوە چۆن لە مەکتەبە مامۆستا مناڵەکان لە مناڵەکان دەفتەرەکانتان بکەنەوە بە ئەمڕۆ چوێکی تازەتان بۆ بگێڕمەوە بە ئەمڕۆشێکی تازەتان بۆ بگێڕمەوە دایمەن یەکێتی نیشتیمانی کوردستان بەو ستایلە ئیشی کرد ئەو ستایلی مامجەلال بووتە ستایلی هەموو یەکێتەکان سەیری یەکێتەکان کە لە جوولبەرجیان لە تەریقی قسەکردیانە زۆربیان ئەیانەیە خۆیان بەنەوە سەر ستایلی شێوە قسەکردی مامجەلال معناها ئەمە ستایلێکە بۆتە ستایل لە هەموو کوردستانە ئەمە لە حەزبەکانی دیکەش ئابینینەوە زۆر باشە کاکستران لە دیداری یەکێتیە تا چەند کادران و لایەنگرانی یەکێتی دڵخۆش بوون بە سازدانی دیدارەکە ئەمە تا چەندێک ئەبێتە پاڵنەرێک بۆ کادرانی یەکێتی کە ئیتر ڕەنگە لەمە و دوا بە دڵسۆزانەترانە کارەکانی خۆیان بکەن هەریەکە و لیژنەیەک لەو بوارێکە خۆیان پێکیان هێناوە و دەست بخرێتە سەر کێشە و گیرروگرفتەکانی کە خۆیان هەیەە ئەمە تا چەند ئەبێتە پاڵنەرێک کە لەمە و دوا بە ڕوتینێکی زیاترەوە کادرەکان کاری زیاتر بکەن سوشیال میدیا بکەی هەموو هەواڵان ئەوەی هاتووتە دیدارەکە هەیە ڕۆژێک هاتووە هەر سێ ڕۆژەکەی لێ بووە هەیە لە هەموو جەلساکان بەشداری کردووە لە هەموو لیژنەکانە بەشداری کردووە دایمەن شتێکی داناوە لە فەیسبووکەی خۆی لەوەی ئاڵەکەی خۆی من لە دیدارێکێتی لەگەڵ هەواڵام لە دیدارێکێتی دیدارێک وارێ دەکرد معنەوەیە خەڵک شعورەکە کەمە هی خۆیەتی و ئێستا نا ڕەنگە پاش ماوەی تر کە ئەم ئینانە ئەم ڕاستپادانە ئەبن بە کتێب وەچنە بواری جێبەجێکردنەوە هەموو کەسێک ڕەنگە لە ئاستی خۆیان بڵێ
ئەو قسەی منە واجێبەجێ دەکرێت ئەم شعورێکی زۆر بێگومان. زۆر مەزنە ئێمە ینی خۆمان لە هەتا لەسەرەوە ڕەسە نەکراوە لە خوارە. ئێمە خۆمان لە ڕاگەاندنی شەکەین چەندمان دڵمان پێ خۆشحاڵێن قسەیەکی ئێمە یان ستایلێک لە بەرنمەیەکە کە پێشکەشەکەین ڕەفیقەکەمان هەمان ئەو ستایلە بەکارێتەوەمانەوە بۆتە گشتی لەناو خەڵکە ئێوە بۆ هەموو کادەکانیش وایە زۆر خۆشە تۆ پاش ماوەیەک لە تەواوبوونی ئەم دیدارە ببینیت مەسەرەن بۆ نەک سەرک بافڵ قسەیەکی ئەکاتەوە کە قسەی ئەندامێکی یەکێتیە لەناو دیداری یەکێتیاوتوتی زۆر خۆشە کابینی مەکتەبی سیاسی کاقوبات هەواڵانی خۆمان مەسەر لە شوێنێک لە شوێنەکان ئێوە مەسەرەن لە ناو بەرنمەکانتانە قسەیەکەنەوە کە ڕەنگە ئەمە هی مەسەرەن پێشنیازی هەواڵێکی یەکێتی بێت لە زاخۆ هی هەواڵێکی یەکێتی بێت لە سوزانم لە کەرکووک یەکێتی بێت لە بەسەر لە چوارتا ئەمە خۆی حەزباتی چییە خۆمەیت بەشداریکردن لە خەبات هەرەوەنێت ئەو خەبات ئەو ئامانجە بەدیبێنی خۆی بزوتنەوە خۆی جوولانەوە لە خۆی لە خۆیدا جۆرێکە لە ئامان جۆرێکە لە مەبەست ئینسانێک بێوێ خۆ تەندروستی خۆی کە باشەکە هەر بۆ باشی ناکە کە بۆی سەحەتی باش بێ خۆی وەرزشکردن خۆی لە خۆی متعایەکی تایبەتە بۆیە کە تو لە حەزبایەتە بەشداریەکەی کۆبنەوە دەکەی ئەچیتە ناو مەجلیسە کۆڕ و کۆمنەوەجیاجەکانەوە خۆی لە خۆی ئاماجێکی زۆر مەزن بەدەستێنی چکە ئینسان کاینێکی کۆمەڵایەتیە ئینسانی حەزبیش کادری حەزبی تێکۆشەی حەزبیش کاینێکی دەستە جەمعیە زۆر پێخۆشەکە هەرەوەنی ڕستپێک لەگەڵ هەواڵش خۆی بگرێ باوەشی پێدا دەکا یاخود بە تەنیشتەوە پێ دەکەنن بەڵکو لە کردایش ئەمە ڕنگ بداتەوە حەزبایەتی ئەمەیە بۆ ئێمە بێگومان بەڕێز سرانە بڵان دامی مەکتەبی سیاسیەکەتی نیشتمانی کوردستان زۆر سوپاس دووبارە پیرۆزان ڕۆژە دەستەکانە خۆش بێ کاکستران ئێمە بەردامە بین لەم ڕۆماڵە تایبەتەمان لەسەر 47 ساڵی دامەزرانی یەکێتی نیشتمانی کوردستان بێگومان چەند دروشمێکی تر دەبینین و ئەگەڕێنە وڵاتان میوانی ترمان دەبێت کۆمەڵە گفتوگوی تر تایبەت بە جونگەکانی تر یەکێتی نیشتمانی کوردستان بەرداوامی پێدەین. نیشتمانی کوردستان ڕێبەری کۆڵ لە دەری کوردایەتی و شۆڕشەکەیەتی نەکوا هەر بە شاخەوەیە و لە دەرەوەیە بەڵکو تا سەرکەوتن یا مردن تا بەدەستهێنانی مافەکانی دیموکراسی دەسەڵاتی گەلی کوردستان هەر درێژە بە خەبات دەدات و بە هەموو شێوەکانی خەبات دەکەن. ئێمە ئەبێ هەوڵ بدەین مامجلالانە ئیش بکەین ئێمە ئەبێ هەوڵ بدەین خەڵک کۆکەینەوە نە خەڵک جیاکەینەوە لە یەک پێشم وایە سیاسەتەکەی یەکێتی نیشتمانی کوردستان دروستە بەڵێ چینە لای یەکێکی تر لەگەڵ یەکێکی تر لە میوانەکانمان گفتوگۆکەین هەر لەسەر ئەم بابەتێکە تایبەتە بە یادەمەزنەکە گفتوگۆکەین لەسەر ئەوەی کە وەگەزانرێکە هەر لە دێر زەمانەوە یەکێتی گرنگێکی زۆری بە ئازادی ڕادەبڕین و ڕێزگرتن لە بیر و بۆچوونی ڕەخنەگرانەداوە بەبێ جیاوازیکردن لە ناو سەرجەمچین و توێژەکانە کاتێک کە ڕەخنەیەک گیراوە بە شازێکی بەدڵێکی فراوانەوە گوێ لە ڕەخنەکەی گیراوە و دواتریش ڕەنگە کارکرابێ بۆ ئەوەی کە هەوڵ بدرێت کە ئیش لەسەر ڕەخنەکەی بکرێت و لە هەمان کاتیشدا بەردەوام ئەوە زانراوە کە تاکە حیزب بووە کە بەو شێوازە زۆرە گرنگی تەواوی بە ئازادی ڕادەربڕینداوە هەر کەسێک لە دڵی خۆیان هەر بیر و بۆچوونێکی هەبێ بەبێت ترس بەبێ ئەوەی کە دوجار بترسێلەوەی کە تووشی ئەشکەنجەیەکە بێتەوە تووشی لێپرسینەوەیەک ئەبێتەوە ڕای خۆی دەربڕیوە و بە شێوازێکی ئازادانە گفتوگۆی کردووە جا ئێمە لەم تەوەرمانە گفتوگۆیەکی چڕوپڕ لەسەر ئەم بابەتەش ئەەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر تەها حەمەمین کە بەڕێزیان ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراقن و لە هەمان کاتیشدا کادری یەکێتی نیشتمانی کوردستان کاکتاها سڵاو لێ بێتۆم زۆر سپاس لێ پیرۆز بێ زۆر سپاس لێ پیرۆز بێ دکتۆرگیان دکتۆر با دەستپێکی پرسیارەکان بۆ دەستپێکم هەر لە زمانی شاخەوە بیر و
بۆ چوونی ڕخنەگرانە بە شێوازێکی زۆر دڵفراوانە گوێی لێگیراوە لە سەردەمەکانی زوواکە کتێبێک بڵاو بۆتەوە بەنای کتێبی سەگوەر ڕەنگە مامجلال بە شێوازێکی زۆر جوان وەڵامی ئەو ڕخنانی دابێتەوە وەڵامێکی دابێتەوە بۆ ئەو کتێبە بە هەمان شێوە لە ئێستاشە لە یەکێتی نوێدا بە هەمان شێوەی جاران گرنگی بەم شێوازی ئازادی ڕادەربڕینە و بە هەنج وەرگرتن گوێگرتن لە ڕخنەکان دراوە زۆر سپاسان دەکەم سڵاو لە بەڕێستان و بەیانتان باش سڵاو لە گیانی پاکی شەهیدە سەربەرزەکانمان کەس و کاریان پێشوەرگە قارمانەکان کادرانی یەکێتی دڵسۆزانیان لایەنگر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایی ئەم ڕۆژە مەزنیان لە یەکەی بەڕاستی ڕۆژێکی زۆر مەزنە ڕۆژێکە کە بەڕاستی هەمومان شانازی پێواکەین هیوادارم کە بێتە دەستپێکی خۆشگوزەرانی و هەروەها دیفاعکردن لە مافی ڕەوای گەلەکەمان لێرە لە عێراق لە ناوچەکە زۆر سپاسان دەکەم بۆم دیدارە ئەگە بگەڕێتەوە بۆ مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ بڵێ یەکێتی بۆ ینی هۆی دروستبوونی یەکێتی چێ لە 75 لە 76 کە لە سەرەتاوە دروست بوو هەڵبەت بە کۆمەڵێک پرەنسی بوو بە کۆمەڵێک بیرروڕای جیاواز دروست بوو کە لەو کاتەیە بڵێن دوای نوسکوی 74 هەڵبەت بڵێن گەلی کورد پێویستی بە خۆناقێکی تازە هەبوو ئەم پرەنسیپانە وردە وردە دروست بوو لە ناو ئەندامان و کادران و دەستی دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی هەواڵ مامجلال لەبەرەوە ئەم پرەنسیپانە کە دامەزراوە بۆتە کەلتورێک لە ناو ئەندامان و هەروەها ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابەت فەرمووت وتت ڕخنەگرانە ینی ڕخنە لە ناو کادرانی یەکێتیا هەیە زۆر جار هەیە کە سەردانی ئۆرگانەکانەکەی ئەوەندەی ڕەنگە کادری یەکێتی ڕخنە بگرێت ڕەنگە خەڵکێکی ئاسایی کەمتر مەبەستم ڕخنەی بەنە ڕخنەی دروستکار خەڵکێکی ئاسایی کەمتر ئەو ڕخنانە بگرێت لەبەرەوە بنیادی یەکێتی نیشتیمانی کوردستان پەروەردەی حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەوە دروست بووە کە تۆ لە گەورە و بچووک بکۆڵیتەوە یا پرسیار بکەیت یا ڕخنە بگرین و من بەبیرمە سەرۆک مامجلال لە مقابلەیە کە باسی ئەو کتێبەی کرد کە باک ژێڕایەوە کە بڵێن دوای ئەو کتێبە کە دەرچووە پێشوەرگەکان یاخود بڵێن ئەندامانی یەکێتی زۆر نیگەران بووە ئەویش وتوێتی کە ئەم قسەی کردووە ئێوەش بە هەمان شێوە چیتان هەیە بیڵێن ینی قسە بکەن نەک بەوەی کە تۆ وەنیە لەبەرەوە ئەمە بۆتە ینی کەلتورێک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە کە تۆ قسە بە قسە وەڵام بدرێتەوە تۆ لە ڕێگەی مناقەشە و لە ڕێگەی لێک تێگەیشتنەوە تۆ توانی ڕخنەکانی خۆت بگەنی یاخوب ئەو پەیامی کە خۆت هەتە بیگەنی بۆ بەرامبەرەکە ئەمە زۆر زەڕورە خاصەتەن لەم قۆناغی ئێستا کە دوایەوە کە دیداری یەکێتیش هەڵبەت کە بەسرا کەمە قۆناغێکی بە قەناعەتی خۆم قۆناغێکی تازەیە لە حیزبایەتی و قۆناغێکە کە بەڕاستی لەوە دەرچووە کە کابینی سەرۆک هاڤێڵ هاتووە دانیشە لەگەڵ خوێندکارانە 12 سەعات مناقەشیان لەگەڵاکە گوێیان لێ ئەگرێ ڕخنەکانی گوێیان لێگرێ یاخود بڵێن لەگەڵ کاسبکارانە لەگەڵ پێشوەرگە دیرینەکانە لەگەڵ ئەندامانی یەکێتیە ئەمە قۆناغێکی تازەیە لەوە دەرچووە کە مەسەلەن تۆ لە بڵێن لەو لە بڵێن ئیتارە تەقلیدیە حیزبیەکە کە پێشتر بووە بەو نوع بێتە پێشەوە لەبەرەوە قەناعەتم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەڵێ بۆ یان بۆ دامەزرا یا بۆ هەیە قەناعەتم وایە کە هەڵێنجاوی پێویستەکانی کۆمەڵانی خەڵکە هەڵێنجاوی ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانیە و دڵنیاشم لەوەی کە خەڵک ئومێدێکی زۆر زۆری بە یەکێتی هەیە و خاصەتەن لەم قۆناغی ئێستاە خاصەتەن بەوەی کە مەنتیقەکە بۆ خۆی کۆمەڵێک گۆڕانکاری گەوری تیا دروست دەبێ و تیا دروست بووە و لەسەر ئاسی جیهانیش حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان و گەنجێک ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق بووی ڕۆڵی یەکێتی لە یەکلایکردنەوەی کێشە چارەنووسازەکانی کە پەیوەستن بە پەیوەندی نێوان حکوومەت هەرێمی کوردستان و عێراق پەیوەندی بە جوگرافی هەرێمی کوردستانەوە هەیە چی بووە؟ کاگاری یەکێتیەک سیفەتی هەیە ینی پێشەوەی بچێتە مفاوەزات تێگات کە مفاوەزاتەکان لە پێناوی چییە و ئامانجەکەی چییە و چۆن تەبیعەتی مفاوەزاتەکان بەڕێوەبەرن حزبایەتی لە پێشینە بووە لە مفاوەزاتەکانیە یان داواکارەکانی خەڵکی هەڵبەت حیزبایەتی ینی کرۆکی حیزبایەتیەوەی کە تۆ کۆمەڵی ئامانجت هەیە ئامانجەکان پەیوەندیدارە بە بەرژەوەندەی باڵەکانی گەل و نیشتیمان یەکێتیش کە ئەچێک مفاوەزاتەکە هەڵبەت لەسەر ئەساسی ئەوەی کە
پێویستەکانی کۆمەڵانی خەڵک چیە یا کێشەکانی کۆمەڵانی خەڵک چیە یا کێشەکانی ئەم قۆناغی ئێستا ئێمە چیە لە وەکو گەلی کورد لە بەرامبەر دۆستەکانمان لە بەرامبەر نێارەکانمان لە بەرامبەر ئەوەی کە ئێمە بەشێکی لە عێراق لەبەرەوە دید و ڕوئای شێتی کاتێک کە ئێمە لە بەغدا بووین دید و ڕوئایشی واقعیانەیە لەسەر ئەساسی خەیاڵپڵاوی دروست نەبووە مەبەستم کە لێرە خەیاڵپڵاوی ئەوە نییە کە ئێمە لە ئامانجە باڵاکانمان کە ئەمە ببینە وڵاتێکی سەربەخۆ قەسم لەمە نییە بەڵام واقعی ئێستای هەرێمی کوردستان کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوەیە کە چوارچێوەیەکی یاسایی دەستوری هەیە ئەم چوارچێوە یاسایە دەستورێک پەیوەندیدارە بەوەی کە ئێمە لە چوارچێوەیەکی بڵێن داڕێژرا و کە پێوتر وڵاتی عێراق لەو چوارچێوەیە ئێمە خۆمان دۆزیوەتەوە یا بڵێن کاری حیزبیەکەین یا کاری ڕۆژانی خۆمانەکەین لەبەرەوە لەسەر ئەساسا بڵێن نیشێتی کاچێتم فازل لەسەر ئەساسا ئەچێت نەک لەسەر ئەساسیەوەی کە بڵێن دوو جیهەتی زۆر جیاواز بێ یاخود بڵێن جیهەتێک بێ کە بە تەواوەتی هیچ علاقەیەکی بە وڵاتی عێراقەوە نەبێ یاخود دوور تا نزیک خۆی بێبەریکە لەو دەستوری کە هەر هەمومان تیا بەشدار بوون لە نووسینەوەی لەبەرەوە ئەمە کڕۆکی واقعی بوون لە سیاستکردنە واقعی بوون لەوەی کە بڵێن بەرژەوەندەی باڵەکانی گەلی کورد پارێزرێ لەسەر ئەساسا ئیشێتی نیشتمانی کوردستان کاری کردو و تا ئێستاش بەردەوامە بەڵێ دەستەکانە خۆش بە دکتۆرگیان با پێکەوە لەگەڵ ئێوە لەگەڵ بینەرەکانشمان بینەری یەکێکتر لە دروشمەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بین و دواتر درێژە بە پرۆگرامە دەین. نیشتمانی کوردستان لەلایەن چەند ڕەوشنبیرێکی کوردەوە بیر و ڕایەکەی گەڵاڵە کرا و لە مایسی 1970دا لە شام کۆبوونەوەیەک کرا بۆ دانانی ڕێکخراوێکی سیاسی تازە لە کوردستاندا ئێمە وەکو یەکێتی ئەمڕۆ سیاسەتی خۆمانمان هەیە پاشکۆی هیچ لایەنێک نابین هیچ حزبێک نابین هیچ وڵاتێک نابین هەر کەسێک کە پێی وایە یەکێتی لە بەردەم ڕووخاندایە خەیاڵی خاوە و ئەو ڕۆژە بە چاوی خۆی نابینێت ئەبینەوە بەو هێزەی کە ئەتوانێت تەقلە بە فیل لێ بدات. بەڵێ دکتۆر سەرۆک مامجەلال هەر لە دەستپێکی خەباتکردنیەوە بەردەوام باسی لەوە کردووە کە گەنجانی ئەم وڵاتە وەکو داینەمۆیەک وان بۆ وڵاتەکە ینی پێویستە کە زۆر گوێ لە بیر و ڕاکانیان بگرێت سوود لە ئەو خوێنە تازایان وەربگیرێ کە لە لەشیانە هەیە لە ئێستاە لە یەکێتی نوێیە ئەم بابەتانی کە سەرۆک مامجەلال گفتوگۆی لەسەر کردووە تا چەند بە هەند وەرگیراوە هەوڵدراوە کە لەسەر هەمان ڕێباز بە هەمان شێوە گرنگی تاوا بە گەنجان بدرێت. هەڵبەت تاقی گەنج تاقیشی بڵێن جۆشدەرە ینی دایمەن لە تازەکردنەوەیە و ئەگەر دیقەت بێ سەرکردایەتی شێتی لەسەر هەموو ئاسەکانەوە لە ئۆرگانەکانیشە ئێستا وای لێ هاتووە زۆربەی زۆری تاقی گەنج بەڕێوەیە بە ئێمە لە دیداری یەکێتیە کە ئەم چەند ڕۆژە بەردەوام بوو بڵێن دیدارەکە دابش کرا بۆ چەند تەوەرێکی زۆر گرنگ و تەوەرەکان هەمووشی پەیوەندیدار بوو بە ژیانی ڕۆژانەی کۆمەڵانی خەڵکەوە هەروەها ئەو سیستەمە ئیداری و حکومڕانی کە لە کوردستانە هەیە بۆی تۆ ئەو ئەفکارانەی کە تا ئێستا ڕەنگە جێگەی خۆی نەگرت بێت یا ڕەنگە ئیشی پێ نەکرابێت یا ڕەنگە گوێبیز نەبوو بێت لەلایەن سەرکردایەتی یەکێتیەوە وردە وردە تەڕەح بکرێ و بپاڵێورێ و بتواندرێت ئەمە پرەنسیبی داهاتووی یەکێتی نیشتمانی کوردستان بێ و ئەو ئامانجانەی کە ضرورە لە داهاتووە کە بۆ حکومڕانی ئەشێت وردە وردە بنیادی لەسەر بندرێت و ئەو ئامانجانەی کە ضرورە کە سیاسەتی پێ بکرێت لە منطقەکەیە وەی کە لە مەسلحەتی کووردا بێەوە لە مەسلحەتی کۆمەڵانی خەڵکا بوو لە مەسلحەتی هەرێمی کوردستانە بێ ئیشی لەسەر بکرێت ئەگەر ئێمە دیقەت بین ئێمە لە دوای 92 من هەرو نمونەیە باسەکەم سەرۆک مامجەلال بژدەیەکی زۆر خۆشی کە دوای ڕاپەڕیم و ینی ساڵێک بوو دام و دەستگای حکومی هیچی نەما بۆ نەی من بەبیرم بێ حکومەتی عراقی هیچ سەحبی کردبووە و
بڵێن ئیدارە هیچی نەما بوو مژدەی دامەزراندنی دوو زانکۆیە زانکۆی سلێمانی و زانکۆی دهۆک ینی ئەمە ئەگەر بێ دەلالەتەکەی بخوێنیتەوە دەلالەتەکەی لەوایە کە دائیمەن یەکێتی بە چاوی بەرەو پێشبردن و دروستکردنی ئۆرگانی حیزبی و ئۆرگانی ئیداری لە هەرێمی کوردستانە بڵێن کاری خۆی کردووە و بە دامەزراندنی زانکۆکانیش هەڵبەت وردە ینی چ لە ڕووی ڕۆشنبیریەوە بگریت چ لە ڕووی ئەوەی کە کادری بڵێن لێ هاتوو دروستکەی چ لە ڕووی ئەوەی کە گەنجەکان کۆکەیتەوە لە جیاتیەوەی کە بچێتە شارێکی تر یاخود لەو ناومێدی کە لەو سەردەمەیە هەبوو بەڕاستی وردە تو ئومێد بەخشیتەوە بە کۆمەڵانی خەڵک وردەتەوە وا لە گەنج بکەیت کە زیاتر دۆژدار بێت بۆ زیاتر هەوڵ با بۆی کە بتوانێت لەسەر قاچی خۆی بۆسی یاخۆ زیاتر بتوانێت خاوەنی شاهادەیەک یا بڕوانامەیەک بێ ئەمانەش شت بوون کە لەو سەردەمەیە دروست بوون ئەگە تۆ سیرکەی بەس لە سنووری سلێمانی زیاتر لە 10 بە 12 بە زانکۆی تایبەت و زانکۆی حکومیەوە هەیە بەدەر لە با بڵێن ئەکادمیەکانی تر ئەو بوارانەی تر کە هەیە ئەمانە هەمووی ڕۆڵی هەبوو بۆی کە تۆ وردە گەنج بڵێن تەسقیف بکەی وردە گەنج ڕوئیای خۆی هەبێ خاوەنی بڕیاری خۆی بێ خاوەنی ڕخنەی خۆی بێ و بتوانێت لەسەر پێی خۆی بوەسێ و بتوانێت مەسەلەن شخصیەتی سەقافی خۆی دروست کات و بتوانێت بەشدار بێت لە هەموو گۆڕانکاریەکان کە لە مەتەقەکان ڕوەیە و قسەی خۆی هەبێت لە هەموو بڵێن بابەتێکە کە بەڕاستی پەیوەندیدار بە ژیانی ڕۆژانی خۆی پەیوەندیدار بە مستەقبەلی خۆی باشە دکتۆر ینی تێڕوانینێک هەیە بۆ یەکێتی کاڵەن یەکێتی تەنها بۆ ئەم بەشەی باشووری کوردستان دروست بووە ینی ئەم تێڕوانینە ڕاستە لە پارچەکانی تریکێتی نیشتمانی کوردستان ڕۆڵی چییە؟ ئەگەر دیقەت بین لە دیداری یەکێتیە سەرۆک پاڤێڵ پەیامەکەی ئەوە بوو کە نەک نوێنەری تەنیا یەکێتی نیشتمانی کوردستان نوێنەری تەنیا بڵێن کوردانی باشوور نییە کوردانی هەر چوار پارچەکەیە یا کوردانی 45 نوێنەری 45 ملیۆن کوردە لەسەر ئاسی جیهانە ئەمە ئەگەر ئەو خوێندنەوەی بۆ بکەی مەسەلەکە تەنیا ئەوە نییە کە خەباتی ڕێکخراوەی یەکێتی نیشتمانی کوردستان تەنیا بڵێن خۆی ئەبینێتەوە لەم پارچەی ئێرە و ئەگەر سەیری کورساتکەی مەسەلەن لە بەرنامەکانی کورسات ببینە مەسەلەن یاخود ئەو بڵێن کەناڵەکانی تر کە سەر بە یەکێتی نیشتمانی سەیرەکەی ینی تعدودەیەک یا جیاوازیەک یان بڵێن کۆمەڵێک بڵێن ئەو توانایانەی کۆکردووە کە لە هەموو چوار پەنجەکانە ئەم زۆر متابعاکەم یاخود بڵێن سەیری ئۆرگانەکانکە یاخود پەیوەندەکانی یەکێتی نیشتمانی لەگەڵ پارچەکانی ترە لەگەڵ سووریایە لەگەڵ بڵێن پارچە بڵێن کوردستانی ڕۆژاوا کوردستانی باکوور کوردستانی ڕۆژهەڵات ینی تا ئێستا بڕواناکەم تا ینی بڵێن وا ڕووی یابێت کە پەیوەندیەکی نادروست بێت تا ئیمان پەیوەندەکان لەسەر ئاستی باڵایە زۆر پەیوەندێکی دروست بووە کوردەکانی ئەو چوار پارچێش بە ئارەزوی خۆیان هێنە کوردستانەوە یاخود بڵێن چ بۆ گەشتکردن بێت چ بۆ تعلیم بێت زۆر جار لە زانکۆکان ئەمە نەبینم بڵێن گەنجانی پارچەکانی تریشی تیا خوێنرا لەبەرەوە ئەمانە هەمووی دەلالەت و مەغزای ئەوەیە کە یەکێتی تەنیا لەو چوارچێوەی کە لە باشووری کوردستانە ئەوە نییە بەڵکو لە چوارچەکانی تریشە هەوڵی یاوە بەپێی ئەوەی کە توانای هەیە بەپێی ئەوەی کە بڵێن کاری ڕێکخراوی ڕێبات ئیشی خۆی کردووە باشە دوا پرسیاری من لەم ڕەوتە تازەی کە لە دوای دیدارەوە هەیە ئێوە و کادرانی یەکێتی نیشتمانی کوردستان تا چەند گەشتبینن بە ئایندەی یەکێتی نیشتمانی کوردستان و ئەو ڕێبازی کە لەسەری دەڕوات کاک ئاریب قەناعەتم وایە ئەمە قۆناغێکی تازەیە لە کاری حیزبی زۆر گرنگە کە تۆ ساڵانە بێت 2 ساڵ جارێ بێت تۆ بتوانیت هەرچی بیرروڕا و هەرچی جیاوازەکانی کە لە ناو یەکێتیە هەیە کۆ بکەیتەوە و هەرچی ئەو گۆڕانکارانەی کە لە مەنتیقەکان ڕوئەیات لە دیدی کادری یەکێتیە و بتوانانی گوێی لێ بگری و بتوانیت لە لای خۆت داینێ و کاریشی لەسەر بکەیت و زۆر گرنگیشە کە تۆ ئەم کۆبوونەوە یاخو ئەم دیدارە دەوری بێت یانە ئەگەر ساڵانە بێت زۆر باشترێکە کە تۆ مەسەلەن ئەتوانیت بەپێی قۆناغ و هەلومەرج تۆ یەکێتی نیشتمانی خۆت ڕێکخەیتەوە و هەروە خۆشە بگونجێنی من قەناعەتم وایە کاڵم سەردەمێکی تازەیە من قەناعەتم وایە یەکێتی بە دیدێکی تازە و یەتە مەیدانەکە چ سیاسەتکردن لەگەڵ لایەنەکانی ترە کە پێویستە کەمە پرەنسیبێکی زۆر جێگیرە کە پێویستە تەبایی لە نێوان لایەنەکانە
بە بەردەوامی هەبێ بۆ پتەوتر بێت ئێمە تەبانە بین کاگاری هەم لە هەرێمە ناتوانین هیچ شتێک بکەین و هەم لە عێراقیشە ناتوانین سیاست بکەین بەڵام ئەگەر ئێمە تەبابین و یەک گوتار بین یەک گوتاری سیاسیمان هەبێ و چوارچێوەی بەرژەوەندەکانیشمان چوارچێوەیەک بێ کە هەمووی تیا کۆبێتەوە بەدڵنیاییەوە ئێمە ئەتوانین بەرژەوەندەکانمە لە عێراقیشم پارێزین بەڵام ئەگەرەوە نەبێت تا ئێستا ژەبینی کە بارودۆخەکە چۆنە لە عێراقا ڕەنگە بەشێکیشی پەیوەندی بەوە هەبێت دڵنیام لەوەی کە قۆناغی داهاتەوە قۆناغا بێت چ لەسەر ئاسی هەرێم لەسەر ئاسی عێراق دکتۆر تاها حەمامین ئەندامی خولی پێشی پەرلەمانی عێراق و کادری یەکێتی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت جارێکترم ڕۆژەت لێ پیرۆز بێت دەستەکانە خۆش بێت زۆر سوپاس بۆیەوەش بەڵە خۆشتیسان لەگەڵتان بەردەوامە بین دوور مەکەونەوە ئێمە پشوێکی کورت وەرەگرین لەگەڵتان بەردەوامە بین ئەمڕۆ کە هاوکات لەگەڵیکێتی دامەزرانیکی نیشتمانی کوردستان ڕۆژێکی گرنگیشە بۆ منداڵان لە زۆر وڵاتی دنیادا یادی مافەکانی منداڵ چۆنەتی پێدانی مافەکانی منداڵ لەبیر نەکراوە یەکێتی نیشتمانی کوردستانی شەڕک و کاکستان و سەرجەم کادرەکانیشی باسییان کرد حزبێکە بۆ ئایندا ڕوانێ ئایندەی یەکێتی ئەم منداڵە چاوگەشانن کە دواتر گەورە دەبن و گەنج دەبن و دەچنە نیە و ڕێزەکانی ئەم حزبەوە و درێژە بەم ڕێبازی مام و ئەم حزبە دەدەن.